لێرەکانی هەفتەی نۆزدەی خولی ئەستێرەکانی عێراق جاخۆ لەسەر یاریگە نێودەوڵەتەکەی و لە بەردەم هاندەرانی پێشوازی لە نەفتی وەسەتی دواوەی ڕیزبەندی کرد. تەڕی یاریگە بەهۆی بارانبارینەوە و هەستیاری هەردوو تیپ بە ناوچەکانیان لە ڕیزبەندی خولەکە کاریگەری تەواوی کرد بۆ سەر بارودۆخی یاریەکە و هیچ کام لە هەردوو تیپ نەیانتوانی هێرشێکی مەترسیدار بەرهەم بێنن لە نیوە یەکەم تاوەکو گۆڵی پێ تۆمار بکەن. تەنها چەند هێرشێک لەلایەن هەردوو تیپۆ ئاڵوگۆڕ کرا و ئەنجامی پێنەگۆڕا. لە کۆتا خولەکانی نیوە یەکەم زاخۆ دوو هێرش ڕاستەقینەی بۆ دروست بوو، بەڵام گۆڵی بە دوای خۆیدا نەهێنا. لا نیوەی دوم نەفتی وەسەتی میوان بە ئەفشارەوە دەستی بەیاری کرد، مەترسی خست بۆ سەر گۆڵی کوڕانی خابوور، بەڵام عەلی کاڵدمی گۆڵپارێز وەک پیشەی هەمیشەی بۆ هێرشەکان ئامادە بوو. زاخۆ درەنگ بەخۆی کەوتەوە، بە ڕستەیەکی درێژ لە هێرش هەڕەشەی خستە سەر گۆڵی میوانەکەی. بەتایبەت لەم دەرفەتە بەرگریکاران و گۆڵپارێزی نەفتی وەسەت خۆیان بەدەستەوە نەدا. هێرشەکانی زاخۆ تا دواساتی یاریەکە درێژەی هەبوو، بەڵام بەرهەمی نەبوو. یاری بە یەکسانی و بەبێ تۆمارکردنی گۆڵ کۆتایی هات. بەم شێوەیە کوڕانی خابوور دوای 5 سەرکەوتنی بە دوای یەک تووشی یەکسانی هاتن و بە 32 خاڵ لە خانەی سێمی ڕیزبەندیمانەوە. نەفتی وەسەتیش لە دواوەی ڕیزبەندی خاڵێکی بۆ خۆی زیاد کردو بۆ خاوەنی 9 خاڵ. یاریەکانی خولەکە تا کۆتایی ئەم مانگە دەوەستێت. دواتر لە هەفتەی 20 زاخۆ دەبێتە میوانی قاسم. حوسێن محەممەد، کەناڵی پێام.